باهۆی ئەو شەپۆلی بارانبارینەی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە، ئاستی ئاوی بەنداوەکان بەرز بۆتەوە و زیانیش بە ناوچە گەشتیاریەکان گەیشتووە. حەمەد تایر جەلال بەڕێوەبەری بەنداوی دوکان وتی ئێستا بەنداوەکە 7 ملیار و 200 میلیۆن مەتر سێجا ئاوی تێدایە، لە کاتێکدا بەنداوەکە 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت، بەڵام هیچ مەترسێکی لەسەر نییە. دەریاچەکەمان 7 ملیار و 200 میلیۆن مەتر سێجا ئاوی تایە و دامەزراوەکانی بەندا و زۆر بە کارامایی ئیژەکەن و بە بەردەوام بە دیاریانەوەین ئەگەر دیفێکتێکە بێ بۆی زوو کەوین شکۆر هیچ شتێک نێ تاکو ئیستا وەزعی بەنداوەکە بە نیسبەت ترسی هونەریەوە تا ئیستا تا ئەمڕۆکە قساکەین هیچ شتێکمان نییە. گروپی لافاومان داناوە ساڵەکەمان چووکە فەیەزانیە تقریبەن مانگێکیش زیاتر ئەو شتمان کردووە و بە بەردەوام 24 سعات ئێمە ئاگامان لەو بەنداوەیە. پشتیوان ئەحمەد سەرۆکی شارەوانی دوکانیش ڕایگەیاند ژوورێکی فریاگوزاریان پێکهێناوە بۆ ڕووبەڕووبوونەوەی مەترسیەکان، ئامادەکاری تەواویش کراوە بۆ پاراستنی هاوڵاتیان. وەک ئیداری قەزای دوکاندیارە ژووری فریاگوزاریمان پێگەێناوە، بە تایبەتتر لە شارەوانیمان ژوورێکی تایبەتمان بۆ فریاگوزاری پێگەێناوە. لە 26 مانگ و ئەم ژوورە دەست بەکارە، کارمەندەکانمان کردو بە دوو بەشەوە لە هەردوو بەریزەی دوکانەوە، هەردێکی هەر لایەک کارمەندێک سەرپەرشتیەکە دەسڵاتی کاملی پێدراوە بە ئامێر و ئالێت و کارمەندەکانیشەوە. بە پسوڵەی ڕسمی ئاگداریگیش خاوەن کەپر و پرۆژەکانی سەرزەی دوکانمان کردوێتەوە، ئەوانەی کە ئەگەری مەترسی هەیە لەسەر ژیانم، بەڵام سوپاس بەخوا تا ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازراو نەبووە. هەر لەو چوارچەوەیەدا سیروان سەرحەد قایمقامی دوکان ئاماژەی بەوە کرد بەنداوەکە هیچ مەترسێکی نییە و هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە ئامادە باشیدان. ئێمە ژۆک و قایمقامەتی قەزای دوکان فەرمانگە پەیوەنددارەکان هەمویان لە حاڵەتی ئامادەباشیان کۆبوونەوەیەکی فەرمانگە ئەمنی و خزمەتگوزاریەکانمان کرد و ژوورێکی عملیاتمان ڕاگەیاند بۆ بەدەمەوەچوون و بەهاناوەچوونی هاوڵاتیان لە ئەگەری ڕوودانی هەر کارەساتێکی نەخوازراودا. خۆشبەختانە تا ئیسا ئەوەی تێبینیمان کردووە هیچ حاڵەتێکی نەخوازراو نەبووە. سەبارەت بە ناوچە گەشتیاریەکانی دوکان و سەردانی گەشتیارانیش عەلی ڕەئوف بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی ڕایگەیاند سنووری دوکان فراوانە و شوێنی گەشتیاری زۆریش ماوە کە هیچ گرفتێکیان نییە. سنووری قەزای دوکان شوێنێکی زۆر گەورە و فراوانە، تەنها هەر ئەو جێگەیە نییە، شوێنی گەشتیاری زۆر ماوە کە هیچ گرفتی نییە. ئێمە زێوەیە، چەمی ڕەزانە، دوکانی سەرەوەی، دوکانی خوارەوەش تەنها ڕۆخی چەمەکە تەنها هاوڵاتیان هەندێک بە وریایی مامەڵە بکەن لەگەڵ بارودۆخی ئاوەکە لە کاتی بەرزبوونەوە دابەزین و بەنداوەکە لە ژێر کۆنتترۆڵایە بە پێی ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان باسی دەکەن. هیچ گرفت و مەترسی گەورە نییە کە هەر حاڵەتێکیش هەبێت بە تەکید لایەنی پەیوەندیدار هاوڵاتیان ئاگادار دەکاتەوە. ئەوەی ئێمە دەیبینین ئێستا ڕەوشەکە ئاساییە و هیوادارین لایەنی حکومیش کار لەسەر ئەوە بکات لە داهاتوودا ڕێخستنەوەی زیاتر بکەین بۆ ئەم بابەتانە. ئێستا جگە لە لێپرسراوانی فەرمانگە حکومیەکان پەرلەمانتارانیش چاودێری ڕەوشی بەنداوەکان دەکەن. عوسمان سێدەری ئەندامی پەرلەمانی کوردستانیش داوا لە حکوومەتی هەرێم دەکات گرنگی زیاتر بە بەنداوەکان بدرێت. ئێمە چاودێریشی وردی بارودۆخەکە ئەەکەین و هەروەها داوامان لە دام و دەستگاکانی حکوومەتی شەیە کە ورتر چاودێری بارودۆخەکە بکەن لەبەر ئەوەی کە مای خۆشحاڵیە زەرری گیانی نەبووە تا ئێستاکانە. ئەوەی گرنگە بەنسبەت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کار لەسەر ئەوە ئەەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بەوە بدا بەنداوی زیاتر لە کوردستانە دروست بکرێت. ئەم بەنداوانە ینی بەڕاستی دەتوانێت ڕێژەی ئاو غەزانی ئاو زیاتر کار لە کوردستان دەکە. ئەم غەزانە سوودێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان هەیە و هەروەها بۆ حکوومەتی ناوەندیشی هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاوی بەنداوی دوکان بە شێوەیەک بەرز بۆتەوە کە ئاو بە بێڵماوسی بەنداوەکەدا تێپەڕی، ئەوەش بۆ جاری یەکەمە لە دوای ساڵی 1970 ئاوی بەنداوەکە بەو جۆرە بەرز بێتەوە.